بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بەرنامەی ئیسلام کە سەرچاوەکەی قورئانە کاتێک کە بابەتێکمان بۆ باز دەکا، ئەمە تەنها جێڕانەوەی چیرۆک و بەسەرهاتێک نییە. بە پێچەوانەوە قورئان کە لە خوێندنەوەکەی بەهرەمەند دەبی، بە خوێندنەوەی هەر پیتێکی ئەم قورئانە خوای پەروەردگار چاکەیەکت پێ دەبەخشێ. بە خوێندنەوەی ئەم قورئانە ئەگەر لێی ورد بێەوە وابزانی خوای پەروەردگار ئەمە باسی ژیانی تۆ دەکا، واللهی پێویستیت بە هیچ کتێبێکی تر نابێ. ئەوەندە نەسیحەت و ئامۆژگاری بۆ باسی قیامەتت، بۆ باسی ژیانی ڕۆژانەت لەم قورئانە پڕ بەرەکەت و بەخشەدا هەیە. خوای پەروەردگار کاتێک کە باسی ئادەم و حەوامان بۆ دەکا، ئەڵقەی ڕابردوو عەرزی جەنابتانمان کرد، ئاگادار بە خوای پەروەردگار دەفەرمێ باوە گەورەی تۆ کە ئادەمە، دایە گەورەی تۆ کە حەوایە، ژن و مێردێکی خۆشبەخت، ژیانێکی زۆر ئارام، الحەمدولله لە هیچیان کەم نەبوو. خوا فەرمووی نەبرسیتان دەبێ، نەتینوتان دەبێ، نە بێجلوبەرگ دەبن، نەگەرماتان دەبێ، لەناو باخ و باخاتەکانی بەهەشتدا. جا ئایا بەهەشتی کۆتایی بۆ یان بەهەشتۆکەیەکی سەر ئەم زەوێ بووە؟ ئەو خوای گورە خۆی دەزانێ. بەڵام بە کورتی ئەم خۆشیە، ئەم ژیانە گوزەرانە خۆشە خوا فەرمووی بەرزجیەکی هەیە، ئاگاتان لێبێ، گوێتان نەکەنەوە بۆ قسەی ئەم ئیبلیسە، ئەمە دوژمنتانە، گوێ بکەنەوە و لێی نزیک بنەوە، مەجای بدەن قسەتان بۆ بکە، ژیانتان لێ تێک دەدا. سبحان الله، ئەو هەموو نەسیحەتەی پەروەردگار بۆ ئادەم و حەوا گوێیان بۆ کردەوە، گوێیان بۆ شل کرد. شەیطان زەفەری هێنا، نەیتوانی ئادەم بە تەنیا بخەڵەتێنێ، چوو بەیەکەوە قسەی لەگەڵکردن، بۆی دایە حەواش هانی مێردەکەی بدا، بۆی بەیەکەوە سەیری یەکترکەن و ئەم تەماحەی خراوەتە بەرمان. حیفە ئینسان ڕەتی کاتەوە، فرسەت جارێکە لە ژیانە. سوێندەکەشی وە قاسەمەهما، سوێندیشی بۆ خواردن کە من دڵسۆزی ئەوە. لەم بەسەرهاتەدا پێمان دەڵێ قورئانی پیرۆز، وا بزانە ئەمە ژیانەکەی تۆیە، ژیانی باوە ئادەم و دایە حەوا نەقڵ بۆ ماڵەکەی تۆ. ئاگادار بە تۆش دەچێ ناو کۆمەلگاوە، ئاگادار بێ کەسانێک هەن لەسەر شکڵ و شێوەی مرۆڤن، بەڵام بەڕاستی ئیبلیسن، بەڕاستی تێکدەری کۆمەلگان. ئەبێ زۆر ئاگاد لە خۆت بێ. بێدین و مولحید ئەمڕۆ دێ پێت دەڵێ، بێدین و مولحیدێک دێ پێت دەڵێ کاکە وەرە واز لە ئیسلام بێنە، بەخوا ئیسلام باوی نەماوە، سوێندت بۆ دەخۆم، ئەم ڕێبازە بێدینەی ئێمە ئازادت دەکات لە ژیانە. واللهی وەرە واز لە دینی خوا و لە دینی محەممەد صلی الله عليه وسلم بێنە. وەرە ئەم بێدینیە، ئەمە ژیانی ئازادە، ئەمە بیری ئازادە، ئەمە بەختەوەریە. کاکە ئەو ئیسلامە کۆنەپەرستیە، بابی ئیسلام بۆ سەردەمی خۆی باش بوو، 1400 ساڵی بەسەراتیە پەڕیوە، ئیسلام بۆ سەردەمی خۆی باش بوو. ئێستا بێمە بەم بەختەوەر دەبین کە بێدین بووی، دەزانی چۆن لە بەهەشتی ئیسلام دەرکرای. بەڵام بەداخەوە هەر ئەوەندە بێدین بووی، حتا بێدینەکە دێ بێدینت دەکا، ئەدباتە سەر ڕێبازەکەی خۆی کە زانی بێدین بووی، وەکو شەیطان کاتی خۆی وتی ئینی بەریء منکە فلما کەفەڕ قال ئینی بەریء منکە. شەیطان هانت دەدا حتا بێدینت دەکات. جا ئەمڕۆ شەیطان بەڕێزان بە چاو نابینرێ، بەخوا شەیطانی ئینسان ئەوەندە زۆر بووە، ئیبلیس بۆ خۆی حەساوەتەوە، شاگردەکانی و بەچکەکانی دەواجنیان هەیە، ئەوەندەی هەڵێناوە، دێ حتا بێدینت دەکات، دوایی دەڵێ ئینی بەریء منکە، بەخوا من لێت بێبەریم، هەر ناشن ناسم، هەی دووڕ و هەی منافق. وی ئاگامان لە خۆمان بێ. ئەم قورئانە کە دەخوێنینەوە ئەمە بەدرسەی ژیانە. ئەو کەسەی کە پێت دەڵێ ئیسلام دواکەوتویە و بێدینی بەختەوەریە، هەر ئەوە تا کافری کردی. لە دوایدا هەر ناشن ناسی هاوڕێگیان، هەر ئیهمالت دەکا، هەر نازانی تۆ بە ڕەفیقی خۆی نازانێ. باشە بۆ پێی ناڵێ ئەو کەسێک کە لەوەرە بێدین بۆ بەرنامەی بێدینی هەڵبژێرین، باشە بۆ پێی ناڵێ خوایەک ئۆکسجینی داناوە، فەرموو شتێکم بۆ بێنە جگە لە ئۆکسجینەکەی کە خوا دایناوە هەناسەی پێ بدەم، مادەیەکم بۆ بێنە لە هەوادا لە ئۆکسجینەکەی کە خوا دایناوە باشتر بێ. بەڕێزم وەرە ئەرزێکم بۆ بێنە لە سەری بژین جگە لەم ئەرزەی کە خوا بۆی دروست کردوین، جگە لەم زەویە. وەرە ئاسمانێک، خۆرێک، مانگێک، ئەستێرەیەک، هەورێکم بۆ بێنە جگە لەوەی پەروەردگار پێی خەڵات کردوین. جا باشە خوایەک هەواکەی، ئەرزەکەی، ئاسمانەکەی، خۆرەکەی، مانگەکەی، ئەستێرەکەی، ئاوەکەی، هەر هەمووی لەوە باشتر نەبێ و هەمووی هی خوا بێ. جا تو خوا حیڤنە شەریعەتەکەشی وەرنەگرم. ئاخر تۆ ئەی بێدین لە هەرچی شتەکە دەی خۆی و دەخەوی و دێوی دەچی بەهرەمەند دەبی، هەمووی خوایە.
ئەتێ بڵی شریعەتەکەی بە کەڵک نایە بەخوا بە سەهو چووی تکاتان لێ دەکەم ئاگاتان لە دینەکەتان بێ. ئەمڕۆ بەڕێزان زۆرمان ئامۆژگاری یەکتر دەکەین ئاگال لە پارەکانت بێ دەستن نەبڕن ئاگال لێبێ خانۆکە لە دەست دەرنێنن ئەو زەویە بازرگانیە تیجاریە سەرجادەی ئەوەندەیە لێن نستێنن کوڕە نەیفرۆشی بەڵام بەخوا گرنگتر لە هەمووان ئەوەیە بەس ئەوە دەمێنێتەوە ئاگال لە دینەکەت بێ کاکە شەو ڕۆژ خەڵک بانگەواز بۆ بێدینی دەکا ئاگال لێبێ خۆت و ماڵ و منداڵ و ئەوەی زمانت پێی دەگانەی هەڵی دینەکە لە دەستدا چونکە قەرەبووی ناکرێتەوە. پیاوێک هاتە خزمەت ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ دەیویست بێ باوەڕی بڵاو کاتەوە. ئیمام ئەبوو حەنیفە پیاوێکی زانا خوێندەوار زۆر عاقڵ و بیرمەند فەرمووی ئیمام ئەبوو حەنیفە وتی ئیمام ئەبوو حەنیفە باشە بڕوات بەخوا هەیە؟ ئەبوو حەنیفە فەرمووی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله والله ئەوەندە بڕوان بەخوا هەڵی خۆم بە چاوی خۆم بینیوە یەقینیشم هەیە لە قیامەتە ئەڵڵا بە چاوی خۆم دەبینم ئەرە والله ئەوەندە بڕوام وایە کە محەممەد پێغەمبەری خوایڵێ بۆ خۆم چاوم لێ بووە جوبریلی ئەمین لە ئاسمانەوە هاتۆ وحی بۆ پێغەمبەری خوا هێناوە لەلایەن خواوە ئەوەندە یەقینم هەیە. وتی دەی باشە خۆ تۆ خواد نەبینیوە باشە خۆ خواد نەبینیوە شتێک کە نەیبینی هەر ئەوە لەو گۆڕە بڵێ هەیە. ئەبوو حەنیفە فەرمووی خوای من لە قورئانە باسی کردووە لە سوورەتی ئەششوڕا ئایەتی 11دا لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر هیچ شتێک ناتوانی بڵێ خوای پەروەردگار ئەوایە بەڵام من بۆی عەقڵی تۆ بکەمەوە عەقڵی جانبوت و بۆی کە بشزانی تۆ ناتوانی گومان بۆ پەروەردگاری من دروستکەی لە دڵما دڵنیات دەکەم من چەند پرسیارێک لێ دەکەم ڕازگۆیانە وەڵام دەوە خەڵکیش دانیشتۆ لە کۆڕەکەدا. کابرا وتی بەڵێ وتی بەڕێز بڕوات بە هەوا هەیە؟ وتی بەڵێ. وتی دەی هەوا چۆنە کوا دەستی لێدا؟ وتی ناخ من دەزانم هەوا هەیە لە هەموو شوێنە هەوا هەیە. ئێوەتی برا تۆ دەبڵم تامی هەوا چۆنە تامەکەی چۆنە ڕەنگەکەی چۆنە قورساییەکەی چۆنە باڵاکەی چۆنە؟ وتی کاکەوانە بوو با ئەوە ناکرێ. وتی بابە لێگەڕێ میکرۆب هەیە ڤایرۆس هەیە؟ وتی بەڵێ. وتی باشە ڤایرۆس چۆنە قەد و باڵای چۆنە ڕەنگی چۆنە وێنەی چۆنە؟ وتی جاو کاتە میکرۆسکۆپیش نەبووە وڵا لە ژێر میکرۆسکۆپ ئاوا دەرەکەی. وتی کاکە بە نەخۆشکەوتن دەزانم ئەو عالەمە هەمووی نەخۆش دەبێ هەمووی ڤایرۆس و میکرۆبە. فەرمووی ئەی هەوار ئەم ئەرز و ئاسمانە بەم نیزامە بە ملیۆنەها ساڵە دەڕوا ئەستێرەیەک بەر ئەستێرەیەک ناکەوێ مانگ بەرخۆر ناکەوێ هەموو دووری زەوی ئەم هەور و ئاسمانە ئەم فەسڵانە کە دێن و دەڕۆن ئەم شاخ و داخە ئەم ڕووبارە یعنی ئەمە هەمووی پێ ناسەلمێنێ ئەڵڵای تاکو تەنها هەیە. وەڵا کابرا دەمی بووبەت فڵی تەقی و فەرمووی واز بێنە برا تۆ دەتەوێت گومان بۆ ئێمە دروستکەی ئێمە وەکو چاومان لێبێ کە خۆمە مەچای خۆمان بینیوە عەقیدەمان ئەوەندە پاکە بەخوا ئیمانداری ئاوانە بێ هیچە بۆیە لە شایەتماندا دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. ئەزانی شایدی لە محکەمە چۆن دەدرێ نابێ بڵێ بیستومە جەنابی حاکم ئەبڵێ جەنابی حاکم بەم چاوانەی خۆم بینیم هیچ گومانم نییە کە شایدی لەسەر فڵان شتە دەم. والله شایەتمانیش بە تاکو تەنهایی ئەڵڵا سوبحانەه وتەعالا شایەتمانیش بە پێغەمبەرایەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەبێ ئاوا بڵێ بەم چاوانەی خۆم چاوم لێ بوو یا یەقینی ئێستام نەدەبوو. ئەگەر نا بەخوا زۆر کەس دەبینین وڵا وازم لە دین هێناوە وڵا پەشیمان بوومەوە برام تۆ هەر لە وەڵەو ئیمانن نەبووە هەر لە وەڵەو ئیمانەکە لەق بووە داوای ئیستیقامە و دامەزراوی لە خوا دەکەین بەڵام دەبێت پێشدا کە ئیمانت هەبێت لە دڵ تا جێگیر بێ بۆی هیچ مولحیدێک نەتوانێت بیر و باوەڕەکە لەق بکە. دووەمیان ناحەز و حەسوود وەکو ئیبلیس تەنها حەسوودی وای کرد کە ئادەم وا لێ بکە هەوڵ بدات ژیانی خۆشی لێ تێک بدات. تۆش وریا بە کوڕێک حەسوودە بەوەی کە لەگەڵ دەستگیرانت خۆشبەختی چەند کوڕمان هەیە دەستگیرانی مارە کردووە زۆر خۆشبەختە کوڕێک حەسوودە پێی کچێک حەسوودە پێت کشە شیرینەکەم کە شوت کردووە کچێک حەسوودە بەوەی کە تۆ گەیشتی بە ماڵ و مێردی خۆت و دەستگیرانی خۆت هەیە خۆ هیچ خراپەت بۆی نەبووە متمانەت پێیەتی سوێندی دۆستایەتیت بۆ دەخوا سوێندی هاوڕێیەتیت بۆ دەخوا کە ڕازگۆیە لەگەڵتە ئاگادار بە لە خشتن نەبە. خۆ ئادەم بەڕێزان مڵکی ئیبلیسی خواردبوو زەوی لە داگیر کردبوو خواردنەکەی ئەوی خواردبوو لەسەر ماڵ و خانۆکەی ئەو دانیشتە بوو موچەی ئەوی وەردەگر نەبەخوا کاتە ئیبلیس بەس ناخی پیس بوو بەس حەسوود بوو بۆیە چاوی هەڵ نەدەهات بە خۆشی و گوزەرانە باشەکەی ئادەم و حەوا لە بەهەشتا. تۆش دەبێ وریابی ئاگال لێبێ پیرێژنێکی حەسوود بە حەسوودیەکەی خۆی ژیانت لەگەڵ مێردەکەت تێک نەدا کچە باشەکەم ئاگال لێبێ چاودێری بخات وال لێ بکە کە چاوت بخەیتە سەر ئافرەتێکی تر
ئاگادار بە خوشکە باشەکەم ئافرەتێک نایە کە خۆی ژیانی فاشل بووە لە ژیانیدا سەرکەوتنی بەدەست نەهێناوە خۆی لە مێرد بێزارە بێ ئامۆژگاریت بکە بڵێ ئامان بەقای مێر سێبەری بەرد و بەقای مێر ئای لە موشە ناشیرنانە خۆی فەشەلی هێناوە لە زەواجە دێ بە تۆ دەڵێ پیاو ئەگەر پارەی هەبوو یان ژن دێنێ یان پیاو دەکوژێ ڕۆڵە ئاگال لێبێ پیاوەکەت متابعی بکە گیرفانی بگەڕێ بزانە چی لە گیرفانیایە جاجا سەیری موبایلەکەی بکە جارجارەکە چوو بۆ بازار شوێنی بکەوە بزانە ڕاست دەکات چێ بۆ بازارە چێ بۆ سەرکارەکەی جا پیاو بەس بەوە ناڕەحەتە پیاوی پاک پیاو کە بۆ خۆی پاک و پخت بوو دڵسۆزی خێزانەکەی بوو هەرچی غەل و غەشە لە دڵیانە بوو هەر شێت و هەر دەبێ بەڕێزان کاتێک کە بزانە ژن گیرفانەکانی دەگەڕێ کاتێک کە سەیریکە متابعی موبایلەکەی دەکا کاتێک کە لە پشتەوە خەڵکی ڕاستپاردە و شوێن پێی هەڵدەگرم بزان بۆ کوێ دەچێ وەڵڵی کێشەی تەڵاقی لێ دەکەوێتەوە چونکە ئەم پیاوە پاکە ئەم پیاوە هیچ لە خۆی شک نابە بۆیە بەڕێزان ئاگامان لە خۆمان بێ ناحەزێکی حەسوود کە تۆ دەڵی من زەرەدم بۆ خەڵک نییە ڕاستە زەرەدت بۆ خەڵک نییە بەڵام دڵنیای کە حەسوودێکی وەکو ئیبلیس نایەتە ژیانتەوە ئاگال لێبێ ئاگاد لێبێ هەموو قسەیەک مەبیستە سێمیان کەسێ دەڵێ وەرە کاکە با بڕۆین بخۆینەوە ئەمڕۆ ئێستا بەداخەوە ئای داخی گرانم ئەو هەموو کافتریایە شەوانە ئای بەزەین بە گەنجارێتەوە ئەم هەموو دوو کەڵە دێتە دەرەوە هەمووی دوو قات دروست کراوە یەکی بە دووسێ گەنج نێرگەرەیەک لەبەر دەما و ئەم دەمی بۆ دەبا ئەو دەیداتە دەمی ئەو بە هەمووی دوو کەڵ دەکەن بەسەریەکە ئەم سینە خاوێنانە دوای چەند ساڵێکی تر چۆن ڕەش دەبن و هیچ عیلاجێک دەرزی دەرمانیان ناکە ئەزانی بە ناوی چیەوە پێت دەڵێ ڕەفیقێکت دێ دەڵێ وەرە با بڕۆین با تۆزە بخۆینەوە با بچین نێرگەلە و جگەرە بچێشین خۆت لە خەم ڕزگار کە براوەرە تۆزە خۆمان مرتاحکەین باشە بوو بۆ خۆت پێی ناڵێ ئەی عەقڵن نییە بڵێ بەڕێزم آخر خۆ بۆ خۆت دەمێکە دەخۆیتەوە لەوەتی من بیرم دێت و عەرەق دەخۆیەوە ئەوە خۆت چەند ساڵی نێرگەلە دەچێشی هەوڵەتی هاتۆتە کوردستانەوە تۆ نێرگەلە بەدەمتەوەی خۆت جگەرە چێشی باشە بۆ حاڵت باش نەبووە آخر ڕۆژ بە ڕۆژ تۆ ئێستانە لە خەم ڕادەکەی ئەڵێ با بڕۆین تۆزە خۆمان بێهۆشکەین کوڕە لە تۆزە خەم و خەفەل لە خۆمان دوورکەینەوە جاخە من دەبێت دەرس دە تۆ وەرگرم تۆ وەزعت باش نییە ئێستا دەتەوێت من شوێنت کەم بچینە کافتریا و نێرگە لە خانە بۆی تۆزە خەممان لە کۆڵ بێتەوە تۆزە ڕابوێرین کوڕە با بە بڕۆ فریای خۆتکەوە ئەگەر ئەمانە خۆشبەختیان پێوە بۆیە عەرەق و مادە هۆشبەرەکان و نێرگەلە و جگەرە وەڵڵا عەزیزم ئەگەر ئەمانە باش بوونایە خۆت ئێستا وەزعت باش دەبوو ئێستا تۆ بۆ خۆت باش دەبووی بڕۆ وەزم لێ بێنە خۆزگە گەنجەکانی ئێمە ئەو وەعی و ڕۆشنبیریان دەبوو ئەبێ وڵامی جوانت پێبێ کاتێکەوە قسەیان بۆ کردی بە وەڵامێکی جوان قسەکان فڕێدەیتە دەرەوە نەهێڵی بێتە ژیانتەوە پیاوێک بە ئیاسی کوڕی مەعاوی وت ئەگەر خورما بخۆم چ عیبی هەیە ها بێدین لەکوێوە بۆ دێ بەڕێز وتی خورما بخۆم چ عیبی هەیە وتی وەڵا برا خورما بخۆی یا خۆنۆشی جانت بێ وەڵا باشترین خواردنە وتی ئەی ئەگەر ئەو بخۆمەوە چ کێشەیەکی هەیە وتی وەڵا برا ئاویش بخۆیتەوە یا خۆنۆشت بێ وەڵا لە ئەو پاک و پختر و دەرمانتر نییە وتی باشە ئەگەر خورما بخۆم عیبی نەبێ و دەرمان بێ و نۆشم بێ ئەگە ئاویش بخۆمەوە هەر نۆشم بێ و هەر دەرمان بێ و هەر مبارەک بێ باشە شەراب بۆ حرامە ئێخۆ شەرابیش ئاو خورماتێک هەڵاو دەکەن و دەڕزێ و بۆ گەن دەبێ و دەترشێ و دەیخۆیەوە سەرخۆشت دەکا کەواتە شەرابیش حرام نییە ئەها چاوەڵی لەکوێوە بۆت دێ یاسی کوڕی مەعاویە هیچ خۆی تێک نەدا پیاوێکی زۆر ژیر و عاقڵ و خوێندەوار فەرمووی ڕۆڵدەی گیان کاکەی گیان تۆش گوێ بگرە تۆ قسەت کرد و من گوێم گرت وتی بەڵێ وتی ئەگەم مشتێک خۆڵ بێنم مشتێگەڵ بێنم لەو دەشتەیە بیکەم بە دەم و چاوتە هیچ لە تۆ دەکا وتی ناوڵای زەرەدین دێت تۆزە دەم و چاومین دەبێت دەم و چاوم دەتەکەین وتەوە وتی ئەگە دەبەیەک ئاو بێنم پەرداخێک دوو پەرداغ ئاو بێنم بیکەم بەسەری تو هیچ لێ دێ وتی ناوەڵە وتی دێ باشە هەر ئەم کۆمەڵە گڵە بێنە هەمان ئەو ئاوەی بکەناوە بیشێلە دەبێتە تۆپەڵە قوڕێک لەبەر هەتا وشکی کەوا دەبێتە خشتێکی گەستور وەڵا بەسەرتی چێشم سرت دەتەقێنێ وتی وەڵا وایە ئێوەتی براکەم خۆ ئەم خشتە سوورەوە بۆ کە سرت دەتەقێنێ هەر لە ئاوەکە و لە خۆڵەکە پێکاتوە ئەی بۆ بە ئەمان ئازارت دەبێ بۆ بە ئەویان ئازارن نابێ خورماکە بۆ خۆی حەڵاڵە ئاوەکەش حەڵاڵە بەڵام کە بوو بە شەراب حرام دەبێت چونکە شەرابەکە لە ناوت دەباوەک و خشتەکە بەڵام ئەوەی تر زەرەدت لێ نادا کابرایەک بۆن خەڵتەی جگەرەی لێدێ ئەمە لە شاری ڕیاضی سعودی ڕوویداوە ئەڵێ کابرایەک چۆ لایەوە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه لە مدینە لە شاری ڕیاض چوو بۆ لای دیارە کابراش بۆ حەج و عومرە هاتوو لە شاری ڕیاض لایدا بوو کابرای عەرەبی سعودی دەچێتە لایەوە سەیرەکە یەک بۆن خەڵتە و جگەرەی لێدێ وێرانە سمێڵی هەمووی زەرد بووە دانی هەمووی زەرد بووە بە جگەرە ئەڵێ برا شیرنەکەم تۆ خەڵکی کوێی لەوە چێ خەڵکی سعودیە نەبی ئەڵێ بەڵێ وەڵام من خەڵکی وڵاتی میسرم کابرای تر پیاوێکی لەسەرخۆ میوان پەروەر بە حورمەت لە هەموو وڵاتێک و چینێکە خەڵکی باش هەیە وتی جانەکەم
لە وڵاتی میسر عەبدولحەمید کوشک دەناسی؟ وتی بەڵێ قوربان، بەڵێ ئەی چۆن نایناسم؟ ئەرە وەڵا شێخ عەبدولحەمید کوشک گوێم زۆر لە وتاری بووە. وتی ئەی شێخ محەممەد غەزالیش دەناسی؟ وتی بەڵێ ئەو مامۆستا بەناوبانگە خەڵکی وڵاتی ئێمەیە. بەڵێ شێخ محەممەد غەزالیم لە کۆڕا بینیوە لە وتارە. وتی باشە بەڕێزەکەم، وەڵڵاهی شێخ محەممەد غەزالیش و شێخ عەبدولحەمید کوشکیش لە وتارە دەڵێن جگەرە حرامە، کەچی بێ قەزاوی تۆ ئەوەندە جگەرە خواردۆ بۆن خەڵتەکەتان ناڵێ نوێش بکەم. وتی کاکە بڕۆ برا، وەڵڵا من بڕۆم بۆ شتانە نییە. ئەڵێ لەو کاتەدا منداڵێک 9 ساڵ بۆ 10 ساڵ هاتە مزگەوتەوە، چوە گوێی لەم قسانەیە ها مناڵ حەز دەکا شت ببیستێ، هات دوورکان نوێژی کرد و لە تەنیش ئەم ماماجگەرە کێشە میسریەوە لەگەڵ ئەم پیاوە سعودیە دانیشت. کابرا نەیدە سەلمان وتی کاکە من بە قسەی خوا دەکەم، من بە قسەی خوا دەکەم. ئەڵە مناڵەکە وتی باش من ئاەتێکت بۆ دەخوێنمەوە کە جگەرە حرامە. کابرا سەیرێکی کرد، ئەم مناڵەش لە شەرع دەزانێ، وتی بڵێ ڕۆڵە بڵێ. وتی خوا دەفەرمێ ويحرم عليهم الخبائث، ئەوەی خەبیث بێ و پیس بێ حرامە. ئەڵێ لەو کاتەدا کابرا وتی من دەمەوێت ئاەتێکم بۆ بینی ڕێک و ڕەوان پێم بڵێ عەرەق حرامە، هینا جگەرە حرامە. چۆن خوا دەفەرمێ عەرەق حرامە فەجتەنیبوه، ئەوە ئاەتێکم بۆ بێنە بڵێ جگەرە و سەبیل و تووتن حرامە، شەر بێوازی لێ دێنم. منداڵی ژیر ها وڵامی بەجێ چۆنە، مناڵە ژیرە جوانەکە وتی مامەگیانم منیش داوان لێ دەکەم تۆ یەک ئاەتم بۆ بێنە بڕۆ لە هەرچی مەلای ئەم سەرزەویە بپرسە، لە سعودیا، لە ئیمارات، لە میسر، لە سوودان، لە عێراق، مەلایەکم بۆ بێنە پێم بڵێ کە جگەرە حرام نییە هەر وەکو سێو حرام نییە. وتی نا بابە سێو مە بە ڕیزی عەرەقەوە، سێو مە بە ڕیزی جگەرەوە عەفوو، وتی سێو مە بە ڕیزی جگەرەوە، سێو حەڵاڵە. منداڵەکە وتی زۆر باشە، من ئەڵێم سێ و جگەرە وەکو یەک حرامن، تۆ ئاەتێکم بۆ بێنە لە قورئانە ئەم سەراوسەری قورئان بکە، هەموو مەلای دنیا کۆ بکە ولیان بپرسە ئاەتێکم بۆ بێنە بڵێ سێو حەڵاڵە، من دەڵێم سێو حرامە تۆ بڵێ دەڵێ حەڵاڵە، ئاەتێکم بۆ بێنە. کابرەوتی دەی بەڵگەی ناوێ، سێو بۆ خۆی حەڵاڵە، ئاەتی قورئانی ناوێ. کوتی دە وەڵڵای ئەواش بەڵگەی ناوێ کە جگەرە حرامە تۆ خۆت ئیغفال دەکەی. ئەڵە کابرا بە ئاگا هاتەوە کوڕکتی وەڵڵای کوڕیشی نمڕاز دەکەی، وەڵڵا من خۆم دەخەڵەتێنم. چاو لێ بەڕێزان جاریوە مناڵێک حکمت لەسەر زمانی دەرەکەوێ بە بەڵگە پێی سەلماند، وتی چۆن ئاەت پێویست ناکا بێ بڵێ سێو حەڵاڵە، بەخوا ئەوە ئاەتیش پێویست ناکا باسی جگەرەت بۆ بکات، جگەرە هەر بۆ خۆی شتێکی تازەیە، نێرگەلە بۆ خۆی شتێکی تازەیە کە خوا فەرمووی ويحرم عليهم الخبائث الأعراف ئاەتی 157 یەکسەر نێرگەلە و مادەی هۆشبەر و جگەرە و هەموو دەکەوێتە بەری، تکایە وازی لێبێنە. بەڕێزان خاڵی کۆتایی لە متارەدا ئەوەیە عەرزتان بکەم، جاری وا هەیە ئەم شەیتانە کە وەسوەسە دەکا بۆ ئینسان ڕاستە و خۆ نایە قسە لەگەڵا بکە. ئێستا بابەتەکان قورستر بوون، ئێستا دەبێت زیاتر ئاگامان لە خۆمان بێ، وتم ئاگال لە گوێت بێ هەموو قسەیەک مەبیستە. ئێستا دنەت دەدا و هانت دەدا بۆ خراپەکە بەبێ ئەوەی ڕاستە و خۆ قسە لەگەڵ بکە. ئاشتی وا هەیە؟ بەڵێ ئاگادار بەشتی وا هەیە. چۆن سەیری فیلمێک دەکەی، ژنێک بەدیا فیلمێکی 200-300 ئەڵقەیەوە دانیشتووە، پێی ناڵێ بڕۆ خیانەتی هاوسەری لە مێردەکەت بکە، قەت شتی وات پێ ناڵێ، بەڵام باسی ئافرەتێکت بۆ دەکا کە چۆن لە مێردەکەی بێزارە، کوڕێکی جوانی بینیوە، عاشق و شەیدای بووە، لێی نزیک بووەتەوە، سەیری یەک دەکەن، تەلەفۆن بۆ یەک دەکەن، دواتر بە یەکەوە دەچنە دەرەوە، دوای زەردەخەنە بۆ یەک دەکەن. ئەم ژنە خۆ کەس قسەی بۆ نەکردووە، بەڵام جار بۆ جار تەعامل لەگەڵ فیلمەکەیە دەکا، خۆی لێ دەبێتە ئەو ژنە و مێردەکەی لێ دەبێتە ئەو پیاوە ناشیرنە، پیاوێک دەدۆزێتە وەکو ئەو کوڕە گەنجە جوانی ناو فیلمەکە کە بۆ بەتەڵی فیلمەکەی ئاوا دەنوێنێ. بڕواتان هەبێت زۆربەی کەس لەم کوردستانەیە کە تووشی خیانەتی هاوسەری بوو لەو فیلمانەوە توش بوو، خۆ نەچوە دەرەوە لە کۆڵان لەگەڵ ژنان دانیشیە، خۆ کەسیش نهاتە ناو ماڵەکەیەوە، لە ئەڵقە و سیلسیلەی تورکیەوە فێر بوو، فێری خیانەتی هاوسەری بوو. پیاوێکیش بە هەمان شێوە وەڵڵا ئاوی پاک بوو لەگەڵ هاوسەرەکەیە، ئەوەندەی عەلاقەی ناشەرعی چێژی پێبەخشی و بۆی ڕازاندرایەوە خۆ بەگوێ هیچی نەبیست، بەڵام بەبینین هانت دەدا فوەسوەسە ئیلەیهی الشەیطان و بەخوا وەکو شەیطان دێتە بنکڵێشەتەوە حتا لە ناوت دەبا. وەڵڵاهی مەگەر بەس خوای پەروەردگار خۆی ڕزگارمان کا و داواکارم لە ئەڵڵا سوبحانەه وتەعالا یا ڕەبی خوا لە وەسوەسەی شەیطان، لە وەسوەسەی ئیبلیس، لە وەسوەسەی شەیطان سیفەتانی مرۆڤ یا ڕەبی خوا بمان پارێزی، زمانمان پڕکەی لە وشەی خێر و بەڕێکەت، یا ڕەبی خوا گوێمان کراوە بێ بۆ خێر، خوا بە گەورەی خۆتمان پارێزی لەوەی گوێیەکانمان بکەینەوە بۆ خراپە و بە قسەی خراپەکاران بکەین، ماڵی هەموو لایەکمان ئاسوودە بێ، بەربانگێکی خۆش بکەن،
پارشێوێکی خۆش بکەن تاعات و عیبادەتی مانجی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول بێ بە گەورەی و ڕەحمەتی خۆی. ئامین والحەمد لله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته.